گەڕەکی بارودخانەیە یەکێکە لە گەڕەکە تازە دروستبووەکانی کەرکووک. ئەم گەڕەکە لە ساڵی 2003 دوای گەڕانەوەی ئاوەرەکان دروست بوو. بڕیاری 418 تایبەتە بە تاپۆکردنی ئەو خان و زەویە زادڕۆیانەی کاوشێوەی ئەم گەڕەکە تازە دروست بوون و کەوتونەتە نێو سنووری پارێزگاکانەوە. ئەم بڕیارە بۆ تەواوی پارێزگاکانی عێراق دڵخۆشکەرە، تەنها کەرکووک نەبێت لەم بڕیارە بێبەش کراوە. دانا فەرقێکی گەلێک گەورە هەیە لێرانە لەسەر ئەوەی کە کەرکووک کوردستانیە وا بێ عەرەبی کە تەعریبیکە لەسەر ئەم مەسەلەوە هیچکە نییە. باوکم بە قورئان بەسە من 7 ملیۆنم لێی داوە یخوا قەوڵەکە حەزەکەین وەڵایی ئەوە تاوانە ئەوە تاوانە لێمانەکرێت چونکە بە هەموو ئێمەش عێراقین هەموو عێراقین هیچ بۆ ناگە ئێمە زەبڵین ئەمە بۆ گەرگووک جیاواز بکرێت لەگەڵ خوارەوەی جنوبە لەگەڵ بەغدایە مەقسەد یان لەگەڵ کەربەلا یان بۆ لەگەڵ کوتە هەموو شارەکانی عێراقایە. ئێمە لە ساڵی 2003ەوە ڕوخاندنی ڕژێمی بەعزەوە ئێمە لێرین حتا ئێستاکە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان نووسراوی ناڕەزایی ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کردووە. تەواوی ڕێکارە یاسایەکانی گرتوۆتە بەر لە حاڵەتی سوربوون لەسەر بێبەشکردنی کەرکووک لە تاپۆکردنی خانۆکان بژاردەی جوڵاندنی شەقامی دەبێت. وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وە نوێنەرانی کەرکووک کە ڕێگە چارەکان یاسایەکانە بینە سەر بە ئەنجومەنی وەزیران نووسرا و تایبەتەکەین بۆ ئەنجومەنی وەزیران ئەگەر هەر نەبوو و داوا لە داوا تشکیلەکەین لە محکمەی فیدرالی ئەگە هەر نەبوو بە تەماین ئێمە وەکو شەقامی کوردی بجوولێنین کە ئەم قەرارە جێبەجێ بکرێت و بڕیاریشی دەستەی هەماهەنگی نێوان پارێزگاکان بۆ بێبەشکردنی کەرکووک لە بڕیاری 418 کە تایبەتە بە تاپۆکردنی خان و زیادەڕۆیەکان وەک هەوڵێکی دیکەی تاریب و دژایەتیکردنی کورد لە کەرکووک دەبینرێت. لە کاتێکدا گەڕەکە تازە دروستبووەکان بە بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەک شوێنی نیشتەجێبوون ناسێنراون. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.